لآية تري آل عمران فرمي إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصيبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط. كاتك چاکەیەکتان ئەکەونە خێر و خۆشیەکەوە چاکیەکتان دێتە ڕێگا ئەوان پێیان ناخۆش بێت. دووڕوەکان کافرەکان ملحید و بێدین و ناحەزەکان ئێوە لە خێر و خۆشییا بن ئەوان ناڕەحەتە بن چونکە حەزیانە کرد هەر لە ناسۆرا بن لە ناڕەحەتی و کارەساتا بن کە ناڕەحەتیەکیشتان دێتە ڕێ خۆشحاڵە بن. بەڵام ئەگەر ئێوە لەسەر دینداری و خۆگری خۆتان بمێنن پلان و پیلانی ئەوان کارتان تێناکە. سەیری ئەم حەقیقەتە مطلقە کە خوای پەروەردگاری علامە الغیوب خوای زانا و دانا و بەتوانا و کارزان و خالقی ئەم گەردوونە ئاڕاستەوانی ئەم ئینسانە بەم حەقیقەتە پێ فەرمێ وئین تەصبروا وتتقوا. سيدنا يوسف عليه السلام لأخيري تشيروك كابو ما نفرمي إنه من يتقي ويصبر. هركس التقوى إخوائي قوريه بوبشو درجانا صبري قرت به عاقبتك هر خير. ليرج بم حقيقة مطلقة بما نفرمي وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. أقر إيوه صبرتان هبه وتقوى كاريتان هبه فاکو فیک و فێڵبازی و چەواشەکاری و پلان و پیلانیان کاریگەریان لەسەرتان نابێت ناتوان چکە خوای گەورەش ئاگداری هەموو شتێکیان. والله من ورائهم محيط. ئێمە خوای پەروەردگارمانەیە ژنا چۆن ئاماین ئەم هەموو پیلانە لەسەر ئەهلی ئیسلام. بۆیە ئینسانی مسلمان دڵی بەم ئایەتانە خۆش. بۆیە پێویستە ئەو کەسەی کە هەست بە شلگیریەکەیەکە خێرا بگەڕێتەوە سەر قورئانەکەی بگەڕێتەوە سەرەوە کە بزانێ ئەمانە هەمووی تەجروبەن هەمووی تاقیکردنەوەن و خوای پەروەردگار ئیمانەکەی پێ تاقیەکاتەوە. ئەوێ دوای حجەی ببڕێ یان پاداشتەکەی کە دایە پێی بڵێ ئەمە پاداشتەکەتە لەسەر ئەوە وەریەگری. هەر لە ئالی عیمرانە خوای پەروەردگارە فەرمێ لەتوبلەوُنە فی ئەموالکم وأنفسکم ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا وإن تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. أفرمي بالتأكيد لسروت سامان جان جياني خوتان كسو كارتانا تاقيا كرينو شاشتان تيانا ديت الري هروها قصو قصلوك وجنيوتان بي أدري لخاون كتاب آسمانيا كانوا لمشركة كاني شو شري واتواتان برانبرا كري آزاري درونيتان هروكو آزاري جستيتان ديت الري واتان دن بلا مقر بشو دريشو تقوى كاربن بآرام و دینداری سەرڕاست بن داهاتووە بنەوە چونکە ئارامی و پشو درێژی لەگەڵ تەقوا و دینداریە صیفەتی خواویستانی بە هیممەتە کە سەرکەوتووە بن. حتمما خوای پەروەردگار بەرهەمی ئەم سەبر و تەقوایەمان پێ ئەبەخشێتەوە ئەگەر هەمان بوو خوای گەورەش یارمەتیدەری ئێمەش و ئێوەش بێ. هەروەها فەرمێ دیسان هەر لە ئالی عیمرانە کە سوورەتی تاقیکردنەوەیە فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب. أو كساني هجرتيان كردو لمالو منالو شاري خوان دربرن رانو لري من دا توشي آزار ناسور بونو تشون جنگو كجرانو لهرهمو قناح كان الخوشب ئەیان خەمە ناو بەهەشتانێکەوە کە ڕووبار و جۆباریان بەژێرە ئەڕن. ئەوە پاداشتە و خوای گەورە بۆ ئەوانەی دیاری کردووە خوای گەورە پاداشتی چاک و نایابی لەلایە. خوای گەورە پێمان ببەخشێ ئینشاءڵڵا و سەبرەمان پێ ببەخشێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسی متفق عەلەیهی بوخاری و مسلمە ئەفەرمێ إنكم ستلقون بعدي أثرة فاصبروا حتى تلقوني على الحوض. ئەفەرمێ لە دوای من تووشی ناڕەحەتی و کێشەدێن آرام قربن خوراقرن تالا سر حوزي كوسرم قرني ويكتريه بينينو إن شاء الله. هروها لحديث بخاري مسلم متفق عليه ديسان فرمه ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه. أفرمي مسلمان هەرمان دووبوون و هەر نەخۆشیەکی بێتەڕێ یان خەم و پەژارەیەکی توش ببێ یا تووشی ژان و ناسۆرێ ببێ تەنانەت دڕچێکی بە بەدەنا بچێ هەموو ئەمانە ئەبنێ
مایەی ئەوەی خوای گەورە گوناحەکانی بسڕێت لەبەرەوە ناڕەحەتیانەی کە دێتە ڕێگات حتا ئەو خەفەتەی کە لە حاڵی مسلمانانیە خۆی هەمووی مایەی ئەوەیە کە گوناحەکانت بسڕێتەوە و پاداشتە زیاترکە لە لای خوای پەروەردگار بە هیممەت بە مەهێڵە تووشی شلگیریەکە ببی مەهێڵە کۆسپەکانی ناو کۆمەڵکاری مسلمانان کاریگەریت لەسەر دروستکەن گەرم ببەرەوە زیاتر لەسەرەوە ئەگەر توانیت نەسیحەتیان کە نەتوانی لەو جەماعەتە دەرچۆ بچۆرە جەماعەتێکی تری مسلمانان و ئیشیان لەگەڵا بکە چەقبەستوو مەبە لە شوێنەکە و دەمارگیر مەبە بۆ جەماعەتێکیان شوێن دەلیلەکانی قورئان و سنەتکەوە کامیان ڕێنیشان دەرێتی دەکەن بۆ تەقواکاری بۆ دینداری بۆ هیممەت بەرزی بۆ جوامێری بۆ بەرگریکردن لەم دینە بڕۆ لەگەڵ ئەویانە بڕۆ هەرکە هەستت پێکرەوە دنیاوی زۆر بۆ لە ناویانە تەوجیهی دینەکەت کەمەکەن بڕۆ جەماعەتێکی تریان و بەجێی بێڵە خوای گەورەش یارمەتی دەرمانە بێ حتمەن کاتێک کە بە دوای دینەکەی خوای گەورای وێڵە بین و عەوداڵە بین ئەویش هیدایەتمانەدا